سیاسی شیکەرەوەی وردی پێچ و پەنای عێراق. دکتۆر سڵاو لێ بێ بەخێر بیت. بەخێرات سەرسەو. دکتۆر ئەمە چی بۆ ڕێیدا؟ سڵاو لە تۆ، سڵاو لە بینەران. ئەلبەت هەموو قەیرانێک دەرفەتیشە لە هەمان کات. تۆ سەیکە لە سەردەمی حەیدەر عەبادی کە داعش هاتوو ئەوە بوو شتێکی لەم بابەتە کرا، ئەنی بەم فراوانیەنە لە هەموو قەیرانێکی کەوا دێتە پێش مایە پوچی ڕۆدا خەزێنەی گشتی بەرەو هین ئەچێ ئیتە گوشارەکان زۆرە بن. ئەمەی کە ئێستا جەنگی ئەمریکا ئێران هاتووە دەرفەتێکە بۆ عەلی زەیدی لەبەرەوەی کە عێراق بەرەو مایە پوچی ئەچێ لە بەهۆی نەناردنی نەوتەکەی و بەهۆی ئەوەی کە ڕێژەی لادانی پارە زۆر ئاشکرا بووە، دەستگرتن بەسەر سامانی گشتی. هەچەند ئەم پارەیە هی بوجە نییە، ئەمەی کە ئێستا دەستی بەسەرایگیرە هی پێچپەنای ترە. بەڵام ئەمە یەکێکە لەو دەرفەتانی کە سەرۆکوەزیران دەستی واڵا ئەبێ، دەنگی دلێر ئەبێ و کاتێک کە واقعەکە خۆڵقێنی ئەلبەت ئەمە هەر تەنها هۆیەکە لە هۆکارەکان. هۆکاری دیکەش هەن کە ئێستا ئەمریکیەکان لەسەر خەتن ئەیانەوێ هەندێک عێراق لە بەتایبەت لە بواری بانک و دارایی ئەوانە بچێتە پێشەوە، چونکە هەموو سێکتەرەکانی عێراق بەدەست ئەمریکاوە نییە، بەڵام دارایی بەدەست ئەمریکاوەیە. ینی هاتنی دۆلار، مامەڵەکردن بە پارە، نرخی درا و پێدانی دۆلار بە عێراق لەو نەوتەی کە ئەیفرۆشەیەوە مەسەلەی نەوت. ئەمانەشی کە گیراون ڕاستەوخۆ پەیوەندیان بە تۆڕێکەوە هەیە کە لە ناو زاتی نەوت بوون. ئەمە پێوتە تۆڕەکەی جومەیلی و هەری ئەمانەشی کە هینیان کردووە، پارەلادانیان کردووە یا پاریان سپی کردوێتەوە لە ڕۆژانی داهاتوو حتمما ئەوان ژناوی کۆمەڵە کەسی دیکە ئەدەن. لەبەرەوە ئەمە لە هەمان کاتا بۆ باشکردنی وێنەی عێراق باشە لەگەڵ دەوروبەر، بۆ سەرۆکوەزیران باشە، هێز و پێگەی پێبەخشێ کە ئێمە ئەزاین ناسرااو نەبووە، لە لیستێکی سیاسیەوە ناتووە، حزب و میلیشیا و گروپ و شتێک نییە کە بەڕاستەخۆ پشتیوانی لێ بکەن، هێز و سەنگی پێدەن. لە هەمان کاتا وێنەی بەهێز ئەکەن لە بەرچاوی ئەمریکا و لە وڵاتانی لە هەمان کاتا پشتیوانێکی گەورەشی لە ناوخۆ بۆ باش. دکتۆر حەزمی ئەم گەندەڵیە ئێمە جومەیلی مدیرعامێکە لە وەزارەتێک، یعنی ئینسان کە بیر دەکاتەوە مدیرعامێک ئەمەموو گەندەڵیە و لینک و پارەسپیکردنەوە و ئەم تۆڕە گەورەی بەدواوە بێ ئەبێ ئەوانی دیکە چۆن بن. هەندێک دەڵێن بۆ شارنەوەی ینی مەبلەغی گەورەترە ئەم مەبلەغانە. ئەمە کاڵەکە بووە، ینی شتێک نییە بە تەنها جومەیلی کردبێت. ئێمە نەریتە لە 2023 بەدواوە بەهۆی شەڕی تیرۆر، بەهۆی ئەو دۆخەنە ئارامی ئەمنیە هەیە، بەهۆی تایفەگەری کە هەر تایفەیەک گەندەڵی خۆی ئەپۆشیە و بەرگری لێکا و دەستبردن بۆ ئەچێتە خانەی بە ئامانگرتنی تایفیەوە یا قەومی و مەزهبیەوە زەمینە لەبارە. ینی سیستمی گەندەڵی لە عێراق لە سیستم بەهێزترە، ینی سیستمی بەهێز و باڵادەست سیستمی گەندەڵیە. هەوڵەکانی گەندەڵی لە سیستم بەهێزترە و نەریتە و یەکتر ئەپۆشن. شتێکی لە باکە زۆر باوە لە ناو ئەنی سیاسیا کاڵێ بۆم بپۆشە بۆت ئەپۆشم، تایفەگەری و نەتەوایەتی و مەزهبگەرایی و عەشیرەتگەرایی و ئاینی و ئەو شتانە هەمووی بوون بە کەڤەر، بوون بە پارێزەر بۆ ئەو کەسانەی کە لەوێ ئیشەکەن کە کەسێک وسپێتی دەست ببا بۆەوە نەیتوانیوە. ئێستا ئەمە هەوڵێک هەیە بۆ ئەوەی بەشێکی لێکەم بکرێتەوە، بە تایبەت گەشتۆتە دۆخێکێتر عێراق بەڕێوە نەچێ. شتێکی دی ئەمانەی کە دەستیان بۆ براوە پشتی سیاسیان نەماوە، تۆسەیەکە نیوە زیاتریان لە لیستی سەرۆکوەزیرانی پێشوم محەممەد شیع سوودانی یان بەشێکن پەیوەندیان بە حکوومەتی پێشوە هەیە. دەرفەتە، ینی ئێستا کەسێک نییە پشتیوانیان لێ بکە و هەموو ئەو گەندەڵانی تر کە هەن پارێزبندیانەیە. دی پارێزبندێکە سیاسیە یا مەزەبیە یان لە دەرەوەی عێراق، خۆشەت نییە مەسەل لە ناو عێراق بێ. ئەمانە پارێزبندیان نەماوە، بەڵام ناکرێ ئەمە نادیدە بگیرێ حتمما ئەوانەی دی کە پارێزبندیان هەیە ترسن و پرسیار ئەکرێتەوە، وەکو ئەو پرسیاری کە جەناب دەیکەی خەڵکی تری شەیکەن ئەڵێ ئەگەر لە ماڵی عالێن 150 کیلۆ زێڕ ئەوەنە ملیۆن دۆلار و دینار و شت هەبێ، لە ماڵی فڵان کەس ئەوەنە هەبێ، لە ناو تەنور، لە ناو سەلاجە، لە ناو سپلی، لە ناو نازانم چی ئەوەنە پارە بێ، ئاخۆ گەورەکان چەندێکیان لابێ. لەبەرەوە ئەوانی دیکەش ئەترسن و ئەمە دەرفەتێکە بۆ سەرۆکوەزیرانی نوێ هاتووەتە پێشەوە. ئەشێ زیاتریش بڕات هەر بەمە نەوەسێ و ئەشێ هەر ئەمەی کردبێتی لێرە بۆسێ. ئەمە حەیدەر عەبادی ئەم دەرفەتەی هەبوو نەیتوانی زۆر بڕات. باشە دکتۆر، ئێمە بینیمان مەسەلەن بۆ سەردەمی مستەفا کازمیش لە سەرەتاوە ئەم هەڵا گەورە و ئەم شۆیە کرا
کوردیش بە شانوباڵی هەڵمانەدا هەندێک دیان و کا کازمی تۆ بۆ کورد لازمی تر دوای بینیمان زی سەدە لە سەرنەمی ئەوەوە بناغەکەی داڕێژاوە سوودانی بۆتی من هەندێک لەوانی زی سەدەیان کرد دەستگیریانەکەم بینیمانەوە ئێستا خۆی لەم تۆڕانەدا ناوی دێ ئەم پیاوەش کاک زەیدی یعنی ئایا ئەمەش وەکو شۆیەکی درێژە پێدەری ئەو سیلسیلەیە بیبینین یان ناوەی ئەم قۆناغێکی جیاوازە سیکە شۆ ئەوەی کاسمی شۆکەی بەناو ئانی بچوو بوو بۆ نمونە ئەوەی کە تەلەفۆن بۆ براکەیەکە ئەلو عیمادەوە با بەناوانکە دەزمە خراپ کاروباری کرد واستەی بۆ کەزمەک سوودانیش هەر شۆکەی بچووک بوو لەوەی کە چێتە خەستخانەیەک و خزمەت گوزاریتیانەوێتە دەرەوە خۆی تووڕێکا و الله لا یوفقنی و خوا هینمان نەکاکە ئەگەر ئەمە مەسەلەی دزی سەدە شتێکە زۆر سیستەماتیکەوە هەموو شیتیا بەشدار بووە ینی هەمووی بەمانای زۆرینەی زۆر بۆیە لەسەر کەسێک ئەژمار نییە و ئەمە زۆر ئاڵۆزە حتا لە ئەترافی لایانی تیا لە دەرەوەی عێراقە و ئەم پارەیانەش بۆیە زۆر هین نییە پارەیەکی بوجە نییە بەبرێت تا بڵی نەخزر و سەبێ موچەیە ئەبرێ موچەکە دیار نییە بوجە ئەمە بریتە لە دەڵاڵی بریتە لە ڕەشوە یا بریتە لە بەرتیلیەوەی کە تۆ پرۆژێک یان کەسێک پرۆژێکی بۆ دەرچێ یان سەرانە سندنە یان سپیکردنەوەی پارەیە تۆ سیرکە جومەیلی بۆ نمونە گیراوە هەفتا خانووی هەبووە مەسەلەن بەشێکی زۆی لە بەوە سپێکرێتەوە یا زێڕەکە عمومەن سەر وەزیرانی نوێ ئەم ئەگەر ئەمە داینێن شۆیە ینی ئەبێ یەکێک لەو گریمانانەی داین کە شۆ بێ بەڵام شوێکی بەهێزە شوێکی بەهێزترە لەوەی سوودانی لەگەڵ پارەکان ڕاستمەگرێت و ئەوانە گەڕێنراوەتەوە ئەوانە ئەوە دەستگیرکردنی تیان نەبوو مەسەن نورزوێر کە دەستگیر کرا ئازاد بوو دەرباز بوو ئێستا لە سجن نییە بەڵام ژمەری لە زیندانە و هەروەها یەکەم جارە 12 پەرلەمانتان کرێنە ژوورەوە لە ڕاستی ئەم پەرلەمان حکوومەتی عێراق ئێستا دەڵێ 21 کەس دەستگیر کراوە تۆمەتی گەندەڵی 21 پەرلەمانتار 21 کەس وتوێتی 21 کەس نیوتۆ پەرلەمانتار بەس بەپێی ئەو دزەپێکردنانی کە نزیکە کەس گیراوە بەڵێ سەرچاوی کێم نیژ ئاشکرای کرد بۆ میدیاکەندەی 67 کەسن 60 هەیە باسی 128 هەیە باسی 500 کەس هەیە بەزەمێ ساڵە 21 کەس ئاخر ڕەنگە مەسەلەن تۆمەتەکان گەندەڵی نەبن مەسەلەن بەڵێ تۆمەتی دیکە بن تۆمەتی دیکە بێ مەسەلەن وەساتە بێ یاخود ئاسانکاری بێ ئەم 21 گەندەڵی یعنی ئەم 21 دەشێ وەکو جومەیلی بن یا وەکو عالێنسە یا وەکوتر بن مەسەکی ئیبراهیم سمێدعی گیراوە ڕەنگە مەسەلەن ئەو نێوانگر بێ مەسەلەن تۆمەتەکەی نێوانگریکردن بێ ئیتیهامکردنەکەی خەڵکی تر گیراون ڕەنگە ڕاستەخۆ خۆبڕیاری تەنفیزی بەدەست نەبووە هەنێک گیران مستەشان ڕاوێژکارن ینی ئەوانە لە شوێنێک نین ئیمزایان هەبێ بتوان ئەوە بکەن دیارە نێوانگریە تۆمەتەکە لەبەرەوە ئەوەی کە گەندەڵیە جیایە لەوانەی تر بەڵام عمومەن باز لە 50 کەس هەیە لە ئەو 50 کەسەش ئەکید بە کاتی ئەچن تاوان لە لێکۆڵینەوە لە ئیفادەدانە ناوی خەڵکی دیکە دێ باشە دکتۆر هەندێک دەڵێن ئەم لیستە 930 کەسە هەندێک باز لە لیستێکەکەن و گویان 930 کەسی تایە ئایا بڕوا دوایە بگا بەوەندا یانەوەی کا من جۆرێک لە ترساندنە بۆیە ها خەویان لێ نەکەوێ هەمووی بڵێ 930 واللهی بە حەجمی ئەو گەندەڵەی لە عێراقەیە ئەتوانین بڵێ 2-3 بڕوا بکەی بۆ نمونە لە پۆستی بەڕێوەبەری ناحەیەوە لە پۆستی ئەندامی ئەنجومەنی شارەوانی و ئەندامی ئەنجومەنی پارێزگا و قەزاوە حتا ئەچێتە پەرلەمان تۆ قاعدەیەک هەیە لە عێراقا وای لێ هاتووە ینی قاعدەی باو ئەوەیە کە هەموو کەس بەریە هەتا شتێکی بەسەر ساغە بێتەوە بەس لە عێراقا قاعدەیەک هەیە هەر کەسێک یاسایەک ڕێسایەک هەیە هەر کەس بەرپرس بێ یا سیاسی بێت تۆمەتبارە بەوەی کە بەشدار بێ لەو گەندەڵیە ئیلا مەگەر بسەلمێوانیە ینی ئەوە ڕێسای باوە تۆ سەیکە حتا پەرلەمانتارێکە بە تەنفیزی نیە یان جێبەجێکار نییە وا کراوە بە سیستەماتیک وا کراوە نازام 16 پاسەوانی هەبێ ینی داوامیش نەکەن ئەم موچەکەیان بۆ وەرگری ینی بەشێک لەم گەندەڵیەکە ئەو تێ گەندەڵی سیستەمە لە ئێرە ڕێسا و یاسا ڕێکای بۆ خۆش کردەوە ناتوە ئەمە بکە بە موچەی کابرا بڵێ ئەمە موچەی پارەیە بۆ تۆ ناویتری بۆ دۆزیوەتەوە ئیتر تۆ بڕۆ هەتا ئەچیتە سەرەوە وایە ئەمە قوانینی کۆنا تەسیری تیا هەیە وتمان باری ئەمنی تەسیری تایە تۆ لە شەڕی داعش وانە نەتوانی لێ پێچینەوە لە خەڵک بکەی لە مەسەلەی قاعیدە و داعش و تەقینەوەکان وانە هەموو ئەو ژینگە سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیانی کاتون یارمەتی دەربوون بۆی ئەو گەندەڵەیە قوڵتر بنەوە جگەرەوە ئێرا وڵاتێکی نەوتیە دەرامەتی زۆرە لە ڕووی وەبەرهێنانەوە هەلی زۆرە لە ڕووی دانیشتوانەوە
لە گەشتکردنێکی بەردەوامە پێویستی بە هەموو شتێکە هەر کەسێک کارگەیە پرۆژەیە شتێ بکاتەوە دەستمانی بەرهەمی هەیە وڵاتێک نییە کە هەژار بێ. دکتۆر ینی بەشێک لەم گەندەڵیانە بەرچاو بوون وەکو تو ئاماژەت پێکرە و قاعدە گشتی کە بۆ عێراق هەر کەسێ بەرپرس بێ تۆمەتبارە ئیلا مەگەر بۆ لەبەرەوەی وێنەی باو شتێک هەیە تۆ ئەگە بە زانستی لێکی بیتەوە ئیمەجی ئەو کەسانە چۆنە تۆ ڕیسێرچێ بکە لە 100 کۆمێن لە 100 ڕاپرسی فۆرم دابشکە نازانم چیەکەی بپرسە بڵێ ئاس پێ دوای سیاسەکان نەزیح بن بسپاک بن ڕەنگە بە پۆین بۆت بێتەوە بڵێ بەڵێ بەڵام بە ڕێژەی زۆر بۆ دیێتەوەڵێ بەڵە گەندەڵە. ینی دکتۆر بۆ نمونە پەرلەمانتار بۆ من پەرلەمانتاری هاوڕێی خۆمانە بوو 2 ساڵ لەمەوبەر 3 ساڵ لەمەوبەر ئەین سەرەتای دەستپێکردنی سوودانی بووەیوت سوودانی ئەم جۆرە کارانە لە ڕێگەی براکەوە کە ئەنی شتێکی مەسەرە نۆکو دەڵێن نهێنی نەبووە ئەیوە بەشێک لە گەندەڵیەکان سەفقاتەکان لە ڕێگەی براکەوە ئەکرێ و مەبلەغی زۆر گەورە باسەکرا هەندێکیش دەڵێن نا بۆ شکاندنی سوودانیە هەندێک لەمانی کە دەستگیرکەوە پێشتر لای مالیکی بوون ئێساتون لەسەر لیستەکەی خۆیان کاندید کردو و دەرچوون و ئەسڵەن گەندەڵەکەی سەردەمی ئەو کاتەیە بۆچی سەردەمی سوودانی لەبارم خۆ گەندەڵی لە مالیکی زۆرتر بووە ینی بۆ لە پارە ئەو کاتە زۆرتر بوو 914 دلار 414 بوجە زۆر فول بوو بەڵام سیرکە چ ئاواکاریە کراوە لە عێراق لەو بوجەیە تۆ هەرێمی رووسانی لێ دەرکە ینی شتێکی پێوە دیارە سەیج باشوور و ناوەڕاست و باشوور بکە و بەراورد بەڵام چییە سەردەمی سوودانی لە بەرەوەی سوودانی هێزێکی سیاسی بەهێز نەبوو پشتیوانی لێ بکەوە ویستە ئامەتێک دروستکە بەر بە پارە دروستیەکە بە هێزی پارە و ئەو خەڵکانەی کە تەماعکاری ئەوە بن کە سوودانی جارێکتر بێتەوە بە سەرۆک وەزیران ئەچون پشتیوانیان لێ کرد لە مقابلە ئەو چاوپۆشیان لێ بکە پرۆژیان هەبێ پارەیان هەبێ ینی پرۆژە سیاسەکەی سوودانی ڕێبەرایەتیەکە و سەرکردایەتەکەی لە چێوە لە پردەکانی بەغا لەوە بەرهێنان لە دەست پیاهێنانی بەغا و جوانکردنی و ئەمە ئێستا بڕۆ لە ناواخنا 1001 بەڵگەت بۆیەنەوە کە چەندی تیاخوراوە مەسەن پردێک لە بەستاندار لە وڵاتێکی وەکو عێراقا بە چەند دروستەکرێت کە چی لە سەردەمی سوودانی چەندی تێچووە یاخۆ چۆن شتێکی تر هەیە لە ناو سەردەمی سوودانیا کە زۆر باسەکرێ و زۆریش باس کراوە ئەوش بەخشینە لە بەندوباوەکان لە ڕێنمایەکان یعنی پێدانی گرێبەست و پرۆژە و تەندەر وانەیە خارج ڕەوابط بە عەرەبی لە دەرەوەی هین دەرەوەیەکان ئەمە زۆر هەبوو لە ناو کابینەی سوودانی على ئاساس بۆی شتەکە ئاسان بێ و نەچێتە تەندەرین و نەچێتە کێبەرکێ و دوانەکەوێ ئەمە ئەوانەی کە چاودێری دارایی یا چاودێری گەندەڵین ئەڵێن ئەگەر ئەوە ئەژمارکەی زۆر زیاتر لەوەی کە بە بەندوباو دراوە خۆمە نەزانین ینی بۆچی کە خەڵک هەڵاواردا ئەکرێ لە بەندوباو لەبەرەوەی ئایبەیەکی تایە لەبەرەوەی شتێکی تایە ئەمە لە سەردەمی سوودانی چڕۆدا بەڵام شتێک هەیە لە پەناوە ناکرێت لایەنی سیاسیش فەرامۆش بکرێت کە بۆچی جەماعەتی حەلبوسی بە چڕیتیانە بۆ جەماعەتی مالیکیتیانە بۆ جەماعەتی گروپە چەکدارەکانیتیان ینی ئەم بە ئامانجگرتنەی کە ئێستا هەیە مناڵین لە بایەخی کەمەکەینەوە بەڵام ئەوە هەر پرسیارێکە بۆچی بە چڕی لەبەرەوەی سەردەمی سوودانی ڕوود بۆتەوە لە پشتیوانی سیاسی و فعلا گەندەڵیش لە سەردەمی ئەوە زۆر بووە زۆرتر بۆ بەراورد بەوانی تر بەڵام هێشتا لە ناو عێراق قەلەقیەک نیگەرانی و دڵەخورتی هەیە وەکو ئەوان پێڵێن ماسێ بچووکەکە وردە شارەی پێڵێن چی پێڵێن ئەڵێن ئەمە تۆڕەکە ماسیە وردەکانەگرێت لە کاتێکە ئەمانە ورد نییە ڕاستی تا ئاستی بریکاری وەزیر هاتووە سەرۆکی قوارێکی سیاسی پێوە بووە ئەمە لە وردەکان زیاترە جاران شتێک هەیە لە عێراق زۆر ئەوترێ کە شیعەکان اختصاسیان گەندەڵیە سونەکان اختصاسیان تیرۆرە لە ساڵین دوای 2014 کە تیرۆر کەم بۆ لە ناوچە سونەکان یاخود بەشداریکردن لە گروپی چەکدار ئەوانش ئاوادانی کەوتە ناوچەکانیان ئەوش لۆرت و دەوڵەمەن و خەڵکی ئەوە زۆر پیابوون لەوێ بەڵام بە ئەمدا بەشکاریە وابووە بەشی زۆری پارە و سامان و بودجە و واستە و گرێبەز لای هێزە شیعەکان بوو بەشی زۆری تێوەگلانیش لە یاخیبوون و گروپی چەکدار و بەرهەڵستیکردنی دەوڵەت لای سونەکان بوو ئێستا هەردوو لا تێکەڵ بوون و ئەم مینەی کە بە ئامان گیراوە تابان لەبەرەوەی ئێمە ئێستا ژمارەی کۆتاییمان لا نییە ئەبێتەوە بێی لێی ورد بیتەوە چەندیان سەر بەکێن چەندیان سەر بەکێنین کێ 0 لی دەرچووە لە کاتێکە ئەمە
هیچ هێزێک نییە لە عێراق بە تەواوی کۆنتترۆلی دارایی کرد بێ بەدەستیەوە بوو باشە هەمووی وەکو یەک لەو کێکە بەشداری کرد سەدر زۆر دڵی خۆشە بم بەیاننامەشی دەرکرد و بەس لە بەدەر لە سەدر مالکی ژەر بەیاننامەی دەکرد مالکی بەیاننامەی دەرکرد فالح فەیاض بەیاننامەی یعنی ئەمە سەیرە سەیرەکە چییە؟ سواربوونی شەپۆلە و هەروەها هەموو کەسێک دەستی خۆی پێش خاکە ئەوە من نیم مەبەست بە من نییە ئەگینە خۆ مەسەلەن سەدر ئێستا ناحکوومەت نییە دەنگی لە هەمویان دلێرترە بەڵام پارێکی زۆری لەبەردەستە پرسیارەکە ئەوەیە خەڵک ئەنی تۆ وازدەوە بێنە باڵگا ئیسلمێنێک کیە گەندەڵە کیە گەندەڵ نییە بەڵام خۆ ئەوەی کە سامانی زۆری لەبەردەستە دیارە مەسەن خەڵکێکی زۆر هەڵتۆخیون و دەوڵەمەند بوو بە پارێکی خەیاڵی زۆر بە خودی سەرۆک وەزیرانیشەوە کە ئێستا هەیە تەماڵدی هێشتایە مەسەن ملیاردێر و میلیۆنێرە بۆ نمونە پرسیارێک نەبووە فلتەرێک نەبووە بەشی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ تۆ بڵێ ئەو پاران لەکەوە بەشی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی هەموو شتەکان لە ئێران ڕێخۆشکردن بۆ ئەو گەندەڵێ بۆ نمونە ئێمە سیستمی بانکیمان نییە هەتا تۆ بزانانی حرەکەی پارە چۆنە بۆ ئەو پارانە خۆ ئەوانە لە ماڵادایان ناوە لە بنمیچی دیوار و لە ژێقانەفە و لەبەرەوە ئەترسن بخەنە ناو بانقاو ئەترسن بکەن ناو پرۆژەوە بە ناوی خۆیانەوە یعنی ئەوەی بە عەرەبی پێ دێمە لازی ئامن پەناگەی ئارام ئەوەیە کە تۆ ببێ لە ماڵی خۆتان ناو سەرین و سپلیت و سەلاجەوانە بیشاریتەوە ئەگەر سیستمێکی بانقی دیجیتاڵی کارا لە عێراق بواە وەکو وڵاتانی ئەوروپی کە ئاشکرا بوو هەموو شتێک پارەی فەقیر بووە نیوەی مشکی خوارد هەموو شتێ ئاسانکاری بکرا بۆ نمونە ناو پەرلەمان سیستمی ئەلکترۆنی هەیە بۆ دەنگدان پارێکی زۆریشی تیا خەرج کراوە بەس بەوە دەنگ نادەن بەمە دەنگدەن بۆ ئەوی چی بەدڵی خۆی بوو بڵێ تێپەڕیە چی بەدڵی خۆی خۆمە چییە عیبە مەسەن تۆ عێراق وڵاتێکی ئەوەنە دەوڵەمەن و ئەوەنە لەم هەمووی پێشکەوتنەی دنیای ئێستا تۆ بێ ئێستا بەهین بە دەنگدانی دەستی دەنگ شتێکی بەسیتانی شتێکە سیستمێکە هەر بە ناوخۆش دەتوانی بیکێ پێویست ناکات وەک 2000 ساڵ لەمەوبەری ڕۆمەکان مەسەلەن لەبەرەوە هەموو ڕێگاکان لە عێراق وا کراوە ئاسانکەی بۆیە هەموو سیاسێک تۆ ئەڵی گەندەڵە لە چیە ڕانکۆ لە زۆنگاوێکە چی زەحمەتە تۆ بچیتە ناو کایە سیاسیەکە بەو زۆنگاوەت ێبەڕی یا قاچتەڕ نەبێ یا پرشت بەرنەک پرشی تۆمەتیش بێ هەربەرتەکەی بۆیە هەموو سیاسیەکە ئەچێکە لە پەرلەمانەوە لە ئەندامی ئەنجومەنی شارەوانیەوە هەتا کۆتایی ئەبێ دوای ئەستۆپاکی خۆی پسەلێنێ وڵای من باشێک نیم لەوانە چکە پارێکی زۆر دیار نییە سەرۆتێکی زۆر هەیە هەندێک لەمانی کوردستانیش بە سیارێکی ڕووتەڵەوە دەڕۆن و لەو سەرەوە بڕیزە سیارەوە دێنەوە بە ئەوەی کە بەس بەرچاویە یانی ئێمە دەیان بینین ئاسانکاری کراوە بۆی مەسەن بە پێی یاسا پەرلەمان خۆی موچە بۆ خۆی دانێت و امتیازات بۆ خۆی دانێ کامە زۆرە و کامە باشە دایناوە تۆ بێ بەراورد کە لە نێوان کەمترین موچە لەگەڵ موچەی پەرلەمانتارێک چەنە عنی فەرقەکە مەسەن ئەو با کۆی حیمایە و شتی هەرچەند ئەوڵێ مەسرۆفم زۆرە و ئەمانە بەڵام خۆم شتانە ئێمە لە جزیرەیەک لە کەوکەبێکی تر ناژین ستاندارد هەیە لە دنیا تۆ سەیکە پەرلەمانتارێک لە بەریتانیا لە نەرویج لە وڵات لە هەر وڵاتێکی تر فەرقی لەگەڵ کەمترین موچەی ئەو وڵاتە چەنە ناڵێن ئەنی پارەکەمان بەراورد لێرە 20 خاتە مەسەن فەرقی بینی کەمترین موچەی ئەو وڵاتە لەگەڵ زۆرترینی وەرە باشە دکتۆر بە بڕوای تۆ ئەمە زەیدیە کاتە کارکتەرێکی زۆر بەهێز و ئیترەها بەرەوە بچێ ببێت یەکێک لە کارکتەرەکانی دەوڵەتی خوڵ لە عێراقدا یانەوەی نا کارکتەرێکی سەطحیە و ئەشێ هەندێک کاری پێ بکەن و تێیپەڕێن ئەگەر بە زمانێکی میلی قسە بکەین مەسەن لە دوێنێەوە چەند پاوان هەوا چوەتە ناو باڵۆنەکەیە اینجاران خەڵک بە گومان بوو کە هەمومانە حەقشە لەبەرەوە مە کەسێکە لە 2023 لە خوێندکاری ئامادەیی بۆ تەلەوەی ئادادی بوو ئێستا تۆ چۆ پێت وایە ناو سیاسەکە ئەتوانین لەگەڵ ئەو هەموو ئەوەی بە ناو دوو قەوساکەن شەیتان دەرچێت بەڵام ئێستا کە ئەم هەنگاوە ئەکات و هەمووی بە دوایە ئەڕات و پێشبینیەوە بکە لە ڕۆژانی داهاتوو ڕەنگە خۆپشاندان دەرچێوە پشتیوانیکردنی هەنگاوەکانی ڕەنگە ئێستا سەدەر پشتیوانیەکات تەوژمێکی ئاینی گەورەیە ڕەنگە جەماعەتی سیستانی ئەوانەی نزیکن لێوە یا مینبەری جومعەکان و تاربێژەکان پیاوە ئاینیەکان حوسەینیەکان ئەوانەی عاشورا و کە ئێمە چلەیشمان لە پێشە ڕەنگە ببینی بالۆرەی پیا هەڵبەن دەستخۆشی لێ بکەن ستایشی بکەن ئەمە لە مێژوو عێراقا زۆر هەیە تۆ سێکی کاتی خۆی عەبدولکەریم قاسم هەندێک شتی کرد کە بەدڵی خەڵک بوو مەسەرەن سەد ئۆنن نازناویان پیا هەڵدا هەتا ئێستش لە مێشی خەڵک ئازارنیێتەوە ئەو کەسانی کە جێدەستیان دیار بۆ حەجاج کە ینی 1900 ساڵ بەر لە ئێستا ئێستش وازین لەم سەردەماژی لەبەرەوە جێدەستی دیار بوو سەدام حوسێن
نەماوە بەڵام هەر مەوجودە لە زاکیرەی خەڵکو لەو ئاخاوتنی خەڵکە ڕۆژان بەخراپ بە باش و بەخراپیش لەبەرەوە هەر کەسێ لە عێراق شتێ بکە خەڵکی عێراق شعبێکن ئەڵێن زۆر ئەڵێن لە چایخانە لەین و زۆر بیرەوەری سیاسی بەڵێ خەڵکێکی سیاسی زەیدی بەما بەڵێ تای تەرازوی قورس بووە باڵۆنی بەرز بۆتەوە و ئەمە لانی کەم بناغەیەکە بۆ دامەزراندنی پرۆژەی سەرکردایەتەکەی بە تایبەت یەک شت یارمەتی دەریەتی لەمە ئەو لە دەرەوەی موەسسات هاتووە موەسسات ئێمە هیلاکە گەندەڵە مشکی مەشاکیلاویە بەس ئەم لە بەشێک نەبووە فەرمانبەر نەبووە لە ناو دەوڵەتە ئەوێ بەو میکانیزمی کۆمپانیایەک چاکەی مقاولاتێک چاکەی دەوڵەتی چاکە لە دەرەوەی سندوق ئەمە بەشێک یارمەتیێدە دوو ئەو هاوڕێتی لەگەڵ تۆمباراکەیەتی لەگەڵ ئەمریکیەکان هەیەی ئەو شتانی کە 15 مانگ 14 مانگ یا 15 مانگ ئەچێ بۆ ئەمریکا ئەچێ بۆ ئەمریکا ئەمە شتێکی زۆر تازەیە ینی تازەیە هیچ سەرۆک وەزیرانێک ئاوا دەرگای بۆ نەکراوەتەوە هەموو مەسەن سوودانی تۆسەیکە 3 ساڵ ئەوە سەرۆک وەزیران بوو ئەو جا دەرگای کۆشکی سی بۆ کرا چوو بۆ ئەمریکا مەسەلەن مالیکی چەند هەوڵی ئەدا بچێت لە هەموو سەردەمی ئەوە کە سوپای ئەمریکاش لێرە بوو زۆر بە زەحمەت یانی چەند جارێکی دیاری کرا ئێستا کە زەیدی بەر لەوەی کە دەست بەکار بێت ترام تەلەفۆنی بۆ کردو ئەچێ بۆ ئەمریکا ئەمە هێزی زیاتری پێبەخشن بەڵام نابێ خەیاڵمان وابێ کە زەیدی سۆپەرمانێکە ئەتوانێ بەسەر هەموو بەند و باوەکانە باز بدات و هەر لەم هەنگاوانەی کە دوێنێ کردوێتی تۆ ئەتوانی بیخوێنیتەوە کە کێ و کێ و کێ خاتریان گیراوە دەستیان بۆ نەبراوە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەمەشی کردوێتی خراپە و بێتاوان و بێگوناهن بەڵام ئەڵێ کورد ئەڵێ مویەک لە بەرازی بکەیتەوە هەر باشە نابێەوە خەڵکی عێراق زۆر تینووی ئەم هەنگاوان و تەسەوەرەکەم لە ڕۆژانی داهاتوو خۆپشاندان بێ وتمان پشتیوانی پشتیوانی کەسی ناوێری خۆی بکە بە خاوەنی ئەم گەندەڵانە ئەوانی کە گەندەڵ سیر کە هەموو سەر حیزبەکان بروسکە نادەن پشتگیری لێکەن و بەیاننامە بڵاوەکەنەوە ئێخۆوان بەشێکی زۆر ئەوانە حتى هاوپەیمانەتی عەزم کە سەرۆکەکەی گیرا ئەڵێ ڕێز لە بڕیاری یاساکرین لەبەرەوە دەستیان لێبەردان هەموو ئەوانەی کە پشتیوانی ئەو سیاسیە گیراوانیان کردووە دەستیان لێبەردان ئێستا ئەمە ئەچێتە ناو ڕەسیدی زەیدیەوە بەڵام ئیتر ئەمە وەکو پرسیار ئەمێنێتەوە ئایا زەیدی وەکو عەبادی چانسەکە لە دەست ئەدا یا لەسەری بەرداوامە بێ عەبادی کاتی خۆی مەرجەعێ سەرپشیان کرد وتیان بەدەستی ئاسن بە لە گەندەڵکارە هەندێک هەنگاوی کرد و قانونێکشی دەکرد بۆ کەمکردنەوەی ئەم امتیازی بەرپرسەکان و کۆمەڵە شتی کرد شتەکان سنووردار بوون دوایی نەیتوانی هینەکەی گۆنی لە دەستیدا فرسەتەکە فەوتاندی کازمی فرسەتی هەبوو فەوتاندی ئێستا زەیدیش چانسێکی بۆ هاتوۆتە پێش هەندێک ڕۆشتووە لە یاریەکە هەندێک بەرەو پێشچوونی زۆر باشی هەیە بەڵام ئایا دوایی دەوڵەتی قۆڵ یاخود ئەو سیستەمی کە تۆ باسەکە دێن ئەمە هەڵ ئەم ژن و وردە دەخوایانە گونجێن لەگەڵیا یان ئەو پەیوەندی لەگەڵ ئەمریکانە هێزی زیاتری پێبەخشن لەسەر شێوەی وڵاتانی هەیە وڵاتی زۆر فاشلە لە پڕهاڵەسێتەوە وەکو سنگاپورە و لیکوانی و نازانم زۆر نمونەی لەوە ئایا مەسە ئەم ئەبێ بەو کەسە ئەبێ مەسە وەکو ئەحمەد شەرع لە سوێ ئەمە ناڵێن زۆر سووریایی باش کردەوە بەڵام توانیوێتی لە ناو پاشاگەردانیە جۆرێک مەکە بە ئەحمەد شەرع نامە بەسمان جۆرێک لە ئۆقرەیی دروستکە با هەر بڵێن مالیزیا لە ڕووی ئاوەکاری و ناڵێم لە ڕووی ئەوەی کە وڵاتێک پەرتەوازە و پارچە پارچەیە بەس کەسێک هاتووە سنترالیزمێکی تا دروست کردەوە بە نسبەت کوردی لێ دەرکەی بە نسبەت لە ڕۆ عەرەبیەکەی و گرنگە ئەحمەد شەرع بۆ سووریا ئەگەر ئەوە نەبێ ئەبێ بە ئەفغانستان و سۆمالی تر و وڵاتانی کەنداوی شتێکەدا بێ بەڵام ئێمە وەکو کورد جیاوازانی سەرنجمان لەسەری مەبەستمان لە نمونەی کەسێکە کە لە بەبێ پێشینە بێت لە شوێنێکەوە جۆرێ لە مەرکەزیت بۆ خۆی دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان